و بەو بۆنەیەوە بە بۆنەی ئەو نەمامچاندن و ئەو ڕۆژە پیرۆزە کە لەدایک بوونی سەرۆک ئاپۆشە شێعرێکیش پێشکەش دەکەم بە جەماوەری خۆشەویست بە بەڕێزان کە لێرەن. وڵاتی من جوانە تەماشاکەن ئەڵەی بەهەشتا ئەو کوردستانە ئەو نیشتیمانە شوێنی شاهانە حیفە بێکەسە ئاوایە ئاوا وێرانە هەوراز و نشێ و هەمووی باشەکرێ گەر ئینسانی پیس لە وڵات دەربکرێ بە شمشێری تیژ لە ملی بدرێ لێرە نەنێژرێ لێرە فڕە بدرێ دووری خەنەوە با لێرە نەبێ. ڕۆژی لەدایکبوونی ڕێبەر ئەوجەلان لە هەموو گەلی کورد و هەموو هەڤاڵانی قەندیل و هەڤاڵەکانی گارە هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازن ڕۆژی لەدایکبوونیش پیرۆز دەکەین و ڕێبەر ئاپۆکارێکی وای کردووە کە ئەو ڕۆژنان و پیاوان و گەنجان هەموو کۆب ببنەوە و نمان بچێنن بۆ ڕۆژی لەدایکبوونی هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازن. ڕۆژی لەدایکبوونی سەرۆکاپۆ کە 72 ساڵ تێدەپەڕێت بەسەر لەدایکبوونیدا لەو کاتەیدا کە کوردبوون ئارام بوو لەو کاتەیدا کە ناوهێنانی گەلی کورد نەک حەرام بوو هەر تاوانیش بوو منداڵێک لەدایک بوو ئەو لەدایک بوونە بۆ هیوایەک بۆ گەلی ژێردەست بۆ گەلانی ژێردەستی هەموو دنیا و ئینجا کوردستان. ئێمە ئاگادارین کە خەڵکی کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان بەدەستی داگیرکەرە یەک لە دوای یەکەکان دەچەوسێتەوە بەڵام هیوایەکی شەیە ئەو هیوایە فەلسەفەی ڕێبەراپۆیە کە توانیویەتی کورد لە هەر چوار پارچان هەستێنێتە سەر پێ لەدایکبوونەکەت پیرۆز بێت چونکە لەدایکبوونی تۆ لەدایکبوونێکی ئاسایی نەبوو بە جۆش و خرۆشەوە گەلی کورد پێشوازی لەدایکبوونی تۆ دەکات. لە ڕۆژاوای کوردستان هەڕەشەی داگیرکاری هەیە لەسەر شەنگال داگیرکاری هەیە بەڵام ئیرادەیەکی بەهێزی گەلی کوردی شەیە. هیوادارم لە ڕۆژی لەدایکبوونی ڕێبەر ئۆجەلاندا ببێتە پەیامێکی یەکێتی نەتەوەیی. ڕۆژبیناتە پیرۆز بێ ئەی سەرۆک ئاپۆ ڕۆژبووناتە پیرۆز بێ ئەی سەرۆک ئاپۆ